شقد ربكم لك حتى كيد لكم بكاواز وازا وجبادا بن سنر ويكوا يا الحجاجة بيد المكروا أخوان قور الرد أخواك يا مخويتي يا ولي كرد أدواك خويتي خدايا بمردايم رد الرد وبره بشكم نمدي يا بغل بغ بطره وەکو هەرچ مناڵێکی دنیا زۆر دڵم خۆشیوە دنیا تەمەنم 9 ساڵ بوو پۆلیەکی سەرەتایی بووم لەبەرەوەی لە لادیا مناڵیان درەنگە خستە مەکتەب لە 7 ساڵی نەبوو زۆر دڵمەوە مەکتەبەکەم خۆشی مامۆسایەکمان بینای مامۆسا عومەری و کارت نیوەی ساڵم وەرگرت لە خۆشیان نەمەزانێتی بکەم ڕەفیقێکم بوو ناوی سەرگوڵی سەرگوڵ حەمەجان خێزانەکەیان پاکی ئەنفالە زۆر لێ ئەوە ڕەفیقیم خۆشی ئەو یادگاریە هەرماوە لام ڕۆژێکیان تەنورێکیان بوو لە حەوشاوەکو ئەم تەنورە لە تەنیشتمەوەیە تەنورەکە ئیشیان پێی ناکرد ئیتر وتی منە چمە ناو تەنورەوە تو سرم بنە چۆ ناو تەنورەکەەوە سرم نا تو مەزە خەوی لێکەوتە لە تەنورەکە باوکم کچی زۆر بوو کچی زۆر بوو هەموو ئیشێکمانە کرد پڕ ماڵمان کچ بوو مناڵ بیم دایکم مرد پڕ ماڵمان کچ بوو کچمان فێر گڵێمە کرد کچمان فێر خەیاتیە کرد کچ فێر کلاشچنینە کرد کچمان فێر حیاکە ئەکرد هەموو ئیشەکان کچ باوکم هەموو ئیشەکانی کردە ئیشی چنینی دەست بۆ ئێمە ئەوسا کڵاو ئەکریا بە سامتینی زەرد و جامانی ڕەش مەچیر جامانی دەرمانە کرد کڵاوێکمان پێە کرد ئاوا قاڵب قاڵب قەزمەنشتەمان پێیەوت سوفی زەرد و ڕەش ئەوانەمانە کرد خەڵکمان فێرە کرد مانگام دۆشیە بەخوا خەڵک هەفتێ 6 مانگام دۆشیە حیوانمان بێ مەشکەمان ژەنیە مەشکەمە ژەنی هیزەمە کرد کوونەمە کرد مەشکەمە کرد هەموو ئیشی دەشتم کردە ئیسێشەی زانم دواسا شەویش یعنی مەجالمانوی گڵێمانە کرد گڵێمەکەشمانەوە داڕەبی خەیاتەکەشمان بی لێفەیشمانە دووری ئابایشمانە دووری وەکو وتم باوکم کچی زۆر بوو هەموو ئیشەکانمان ئەکرد ئاجا خەڵکەوی کچەکان حوسێن سەعید هەر کچێکی بەڕووی هەشت کوڕە من خاوەنی سێ مناڵ بووم و خاوەنی پیاو بووم و خاوەنی خەزۆ خەزوورە بووم و حیوانمان بوو ئیتر ینی منتەقەیەکی خۆش وەک ئیستا نەبوو ینی غەمبار بین و درەومانە کرد و پڕکاریمانە کرد ئەم خانیانەوە ئایسا تو دیتە وەک ئەم خانیانە بوو سواقمانەدا هەر هەمووی جوانمانە کرد و دڵمان پێی خۆش بوو یادەوەری هەر یەکێک لەم ژنانە وەک مۆزەخانەیەک وایە کە ڕەفەکانی پڕن لە چیرۆکی بریندار سروشت هەر سروشتە دڵگیرەکەی جارانە بەڵام ژیان لەم ناوچەیە وەک جلوبەرگی بەریان ڕەش دەچێتەوە کە ژنێک دەست بە قسەکردن دەکا هەموو شتێک دەوەستێ سەعات وەی سەر لە بەیانی بوو یەکێکی خۆم مناڵەکانم لە ماڵە دانیشتوین هەورم کردووی نان بکەم یەکێ مناڵەکانم وتیدایە ئاوە خۆم ڕۆیم ئاوم بۆیان بێرم ئاوم هاورد وەک چەکە ئاوەکەم داوە هەر ئاوەکەم هاورد وەک چەکە پایەکەم لە ناو ماڵەکە بێکێ لەم دەشتەکە ئیتر تیارەکە ڕەمی کرد قەسف ئاوایەکەی کرد وا قەسفی کرد منش بم پێوە وا منش بم پێوە 11 سەر نەفەر ینی لەورە سانیەکی نەبەت بەخوا 11 کەسی کوشت دوانی ئامۆزای خۆمی یەکێ خاڵژن باوکم یەکێ خاڵژن ترمی یەکێ ئامۆزامی ئەو ئامۆزاژنمەوە ئەڵێم نەمامی ناوی بەخوا یەک سار ڕێداوی لێ حامیلەیش بوو دەست مناڵەکە ئەلێرەوە دەرچوو ئەلێ رێزیکەوە دەست مناڵەکەی دەرچوو منیش خۆمیش بریندار بم جاش و جێشاد یەکەم جار جاشاد لەبەرەوەی کورد ئەنفالمانی کرد نەکو عەرب بە ئەم شوێنەی ئێمەی نەئازانی ئەوە کورد کردی هیچ کات عەرب پڕیوە خاکی کوردستانە برد جاش کردی زیلیان بۆمان هاورد کۆپتەرۆبان سەرمانۆ بی ئیتر کەس بە کەس نەوی باوەکو دایک لە مناڵ خۆی نەئازانی چی لێتیێت
من ئەوانم گشتی وە بیرە بەڵام خوشک و براکانم کەسیان لە بیریان نییە من قەت لە بیرم ناچێت لەبەرەوەی 65 نەفرم و خاڵۆ و خاڵۆزا و میمک و خۆیشک و هەموو کەسێکم و ئەنفالە هەتا مردن لە بیرم ناچێ سەمونیانە کردە ناو زیلی عسکەری ئەیان گەڕان ئەیانوت ئەوەی ها لە ماڵەکانە ئەوە و فێڵە خەڵکیان کرد ئەوەی ها لە ماڵەکانە نانی نییە با بێت سەمون بووە هەر کەس بچایە سەمونی باوە چەند نەفرن ئەوی چوارین سێین پێنجین ئەلەو ماڵە ئەیان نووسان و ئەوانە ڕۆین وەجبەی ترا هاتەوی دەی ئەوە نیە ناوەکە نووسانە ناوی یەک و یەکتان نووسانە دەی گەرەکمانە ئەوە و لەو نیشە خەڵکیان برد خاوەن ئەو خانیە دەریش چوو بۆ بانگردەکەەوە کوڕێکی ئەی تخوا بمکەنە ناو جەمیدەکەەوە بە حکومەت حەزب بە عەز نەمکوژێ نەموامان بەخوانانی ئەومانان ڕیشیان درێژ یان ڕشتان بتاشن بوومە قوربانتان وەسیقەتان ڕشتان بتاشن نازانم کوێن لای نوگرە سەلمان بەحریم وەدیا باگەشی بکەین ناوی بەحرەوە حەوت ئین بیم پاسوین مەنشعەکان ئەیتر کوفتەرەکەت نزمەوە بیوە قەومێکمان بی و خاڵینێکی ئامەزایەکمان بێەوە عەرەبی ئەزانی دەنگی نەوە کرد تروتی با بڕا بۆ نوگرە سەلمان باش ئەو نەکردا گشتمان نەکرد ئەو ئاوە وێمانە نوری سەلمان هەرمانەی ڕشانە ناو نوری سەلمان ئەوە تا تو بڕیەکەیتە قاوشێک و ئەو بڕیەکاتە قاوشێک و کردمانیانەوە قاوشەوە هێلکە و ڕۆنەکەیان ئەوانە لە سجنەبی بەلە ئێمە هێلکە و ڕۆنەکەیان تەماتەکەیان پیارەکەیان تازە خاوەتەکەی بەیانیان کردیان خەرکەکەیان کردە ژێر زەمین و ئەوە کردیانە ژێر زەمین و حەوت مانگ من لە نوری سەلمان بیمە ئەی نیمەڕۆ بۆ ئەو نیمەڕۆ سێ سەمون ئەدریاوە دەستم و حتا ئەو نیمەڕۆی کرد سەدام حوسێن سوپایەکی پرچەک و زەبەلاحی هەبوو بە چاوساخی ئەو کوردانەی چەکیان بۆ هەڵگرت بوو دەستی بە پاکتاوکردنی خەڵکی کوردستان کرد و ناوی لە نائەنفال تەنانەت نەیدەویست لە ئاواییەکاندا گوێی لە دەنگی باڵندەیەکیش بێ 15 شەو کەس نەیزانی های لەکوێوە ئێتە زندانی بکرێ لەورەوە شوێنێکی نازان بێژن چۆنی مەرکەز سوورتە بی بەس ئەو کاتیشە تومەز ئەنفالیش کریانە ئاگامان لێن نیە خەڵکەکەیان هاوت ئێمە نەمازانی ئەنفالە تومەزە ئەنفال کریانە ئێمە نەمازانی ئەنفالە ئارە وەڵا وەک دەوتۆبی ئەو ژورەمانە پڕڕی وەک دەوتۆبی یەکەسیتیانەوەمە ئێمە لەبەرەوەی دایکم تەکمانانەی و کردمانێ ناو پیرەکانە لێنەنکمە لە تۆبزاوە بە ئەوە بێرمە بیر خۆم تخوا لە تۆبزاوە ئێمەیان بڕکرد لە نانکم وتی کوا دایکە دوتم دایکم نییە نانکم لەگەڵایوتی نانکتەکەی ناو پیرەکانایتر من زۆر گیریام و هاوارم کرد مناڵێ بیچک بۆ باوشمەوە بی خوشکێکم دوو خوشکم لەوێ مردە نوگرە سەلمان شرین و پەروین ئەو ئانام فامی کەمیە مناڵ بشکەلانەی و شیرە مەماکەی وە دەست دایکەی و بی مناڵەکە شیر نەی بۆی بکە خۆشی شیری نەوی خواردنی نەوی مناڵەکەی ئەمرد لەسەرە مەرگە ئەمەکەی مردە ئەمەکەی گیانی دا سیر ئەوەکەی کردە مردە ئەمەکەی گیانی دا بەستیانەتە پەنجەرەکەەوە ئەو ژنە مناڵەکانی هەرگی مردووە لە قەیدایان ناوە هەتا دوو کوشەوە لێمانە قسەیەکە ئافرەدەوە خۆمان دەمەتەقێمانە کرد لە یەک نایکەکە بۆ خۆی لاڕوە ئەوی ئەمرد پیانەوت چاوە قولەیەکی توزان گشتی لە برسی ئەمرد جارێ ئەوە خاوەنی نەیە ئەمەنەی سەپارە لە گیرفانای بیایە هە لە برسی ئەمرد چکو خاوەنی نەوی بۆی هەڵدا بەداخەوە شەنەها وەک خوشکەکان من مرد ئەو میناخانەوە ئیسا شار خەڵک دێکەمانەوە یەک شەو سێ مناڵی مرد و دوو کچ و کوڕێ لەگەڵ خوشکەکەی منە ئەمە چوار هەروەتا نیشتێکا شەوابی 15 شەوابی 10 شەوابی 20 لە برسیا وڵەتینە یعنی من قەت ئەوم لە بیر ناچیە داوای نانیان کردە لە نورە سەلمان نان نەیەکتە مقەبایان داواتە دەستی و هەتا گیانیان دەرچووە مناڵەکانم ئەو مناڵانم وا مردە لەورانە سورابە فریادە یەمنە ئەحمەدە ئەوە لەورە مرد کاتێکی شاتین و ئەم خوشکەمەوە باوەشمەوە بووی قەت ئەوم لە یاد ناچێ ترێم لە بەرچاو کەفتە ڕاستی گەینە سلێمانی خەڵک سلێمانی زۆر بۆ محەبەتەوە هاتن بۆ لای ئێمە تریاندا پێمان دادام ئەو بێژین ئەو نەنکەم ئەو ترێکەی کردە دەمیەوە ئیتر دوای ئەوە هاوردمانەوە ئەم ڕەفحەدەکی ئەمەی مستە شارەکە ئەوە لە ئێمەنی گرت بردیان لە تکریتیش مرد یێشتا گیانی تیا ماوی هاوردیانی شۆ زۆر بەداخەوە
ئەو کاتە بەڕێوبەر خەسەخانەی کەلار بیوتی ئەمانە ئەنفالن نابێت لە قەورسان بنرێ ئەوە قەت لە بیرم ناچێ. ئەڕۆی ئەلەورایە ناوە قرس ڕژە هادەوەی دەست مناڵەکانەوە دەمیەوە بۆ لەورە دەریانە کرد ئەی خوارد ئەو سەوتیان ئەمە مخەڕەبینە معنە گشتیان وانێتتەوە چەند کچێکیان لێمان دابڕی خەڵکی ناوشوانون لە دایک و باوکیان دابڕی بردیان ئیسێ شەوەم قەت لە بیر ناچێ و کچێکیش خەڵک دیەکەی خۆمان هەتا ئیسا ئەمەم نەدرکانەوە هەتا ئیسا ئەو کچە نەدایکی ما نەباوکی ما چوار برایشی بوو ئەنفال بوو ئەو کچیان لە ئێمەدا بڕی شەو دایکی ئەمرخوای کردووە شەو دوایینیا دڵی تەقی ئەو سێ کچیان لە ئێمەدا بڕی ئەوان گەورەن ئێمە مناڵیمان ڕاستی ئەگەر ئێمەش گەورە بیان ئێمەشیانە برد یعنی ئێمە زۆر مناڵیمان 9 ساڵیان بۆ چوو ئەوان 15 ساڵ و 16 ساڵیانە برد. قشي هلا برسيان قشي ها موس خواردن قشي هلا تين أخنتيا نيمة هلا تين هذا بربي كاسيو كذا أنا أوب كودني أيد آوك إيطاليان بومان هاود وصوندا أيان دابان بشما أيد الروين بو آوكا صوندا كي أدابا بشما على يرو بشتي زابي دايكم دواي أو عمر خواي كرد شون بش زامكان بش دايكم قشي دياري بخواي كورا شورتەیەک بووی ناوی عەبدولخالقی بوو عەبدولخالق کورد فەیلی بوو ئەوە هات منەگیریان و هاوارمە کرد کۆمەڵێ مناڵ و نەمەزانی چیان لێ بکەم وردوون خۆمیش 9 ساڵ هەشت مناڵیمان ئێمە 8 مناڵ و خۆمۆن و ئەم 9 مناڵە نەمانەزانی ڕووی لەکوێ بکەین نە قاعەکانە ئەگیریان ئەم قاعە بۆ قاعە دوو پۆلیس لێماناوی ئەوان عەرەبین من تێنەیەگەیم لیان ئەمانیان گەڕام زانانکەم لەکوێیە زابوتەکە لە یەکدامانی بڕی ئیتر آخر مەرحەلە ئەو عەبدولخالقە هادووتی دادە بۆ گری وتم من بۆ نانکمەگیرم لەبەر ئەوەی لە ئێمەیان بڕکردە ئێمە بۆ کوێ بچین نە دایکمان هەیە نە باوکمان هاالیا نە باپیرمان هاالیا بچین بۆ کوێ ئیتر بردمی بۆ لای نانکم کردمانیانە ناو پیرەکانە بردمانیان بۆ نوگرە سەلمان 4 5 6 ئەمرد نیانێ لای گیانی دەرچی ئەیان کردە ناو ئارەبانەی دەسیوە لەژێر قاڵدرمەکە دایەن تا ئەمرد دوای ئەوساکە فڕێیانەدا و ئەمە لەساز ئەینە نەچاڵ ئەی چاڵێکی ئەو سەکە ڕەشیان ئەمەە بەرز بێت تووکی ئەمەە درێژ بە هەلەوانێ بەس بەشەری خواردگە چاوەڕێ تەنکەر ئاومانە کرد هەل لەیرە حتا بچێتە بان خوڕوە حاجەتدا ئەنریا دەم حەوشەکەیان لێمان ئەگرت ئەمە بۆ تەنکەر ئاوتێ حاجەت دانریا و ڕزەکچی دەی هەل لێرە حتا بچێتە ئەو چەمە لێت دەم حەوشیان بدایەتەوە کشتی پڕەکریا و تەنکەر ئاو ئەڕۆیی دەم حەوشەکەیان نەداوە و حەزارێ بێتە جێپەوە کەس ڕاستی و نەوەکرد هەرێکی هەیەکی کردە حاجەتێکە ئەیفران داوای ئاوی کردە ئاو نەوێ داوای خەیاری کردە خەیار نەی بدەین داوای تەماتەیان کردە لە قوتی ئاو تەماتە ئاوت ئاشمانە کرد ئەو ئاوەکەیان پێمانەدا حەساوکە ڕەشای و ڕەشاومان خوا چی بێ خواردایە دوو لە قەدەتان ناوزکی ئەچوو حەجات ئەهاتە بان سەرمان دەست و یۆگرت دەست ئەو یۆگرت عەرەبانەی پێدا بڕۆن وەلی کرد بڕۆن فڕیدن ئەتر وە بێ خاوەن فڕێدراوە و دەشتە هەرچی خاوەنی بیان نەخسێ چاری بۆ ئەکریا یعنی کەس خۆی بیایە چاری بۆ کریا و چکە خۆرە کراوە بانیە هەرچیت خاوەنی نە هەفڕێدرێ لەوە لای سە ئەی خوارد بلوزێکی شڕ لە بەریا بوو لە نورە سەلمان هاتیوە شەواڵێکی کوڕ لە پایە بوو هاوریان لە ماڵماندایان گوتی حوسێن ئەمین عەلی سەفەر خەڵکی عیسقاهرە گوتی ئەمە دایکت و برازاکانتە وتم بیانەوە ئەمە نە دایک منە و نە برازای منیش بیانوە نایە ناسم دایک خۆمم نەناسی وتی دایکم وتی ڕۆڵە ئاسم وتم بەڵێ دایە گیان وتی ڕۆڵە بۆ قاومانەوەی ئێمە لە نورە سەلمان هاتینەتەوە ژنەکان لە ئەنفالدا دووجار سووتان هەم بە ئازارەکانی نوگرە سەلمان و تۆپزاوا و یاسابیە بەزەییەکانی بیابان هەم بەگەڕانەوە بۆ ئاواییەکان بۆ ئەوەی باوکو و نان پەیداکەری ئەو منداڵانەش بن کە سەدام سەری هەموو ڕێگاکانی ژیانی لێهێنابوونەوە یەک
بەداخەوە من لەو ساڵەوە لە نەهامەتی ئەنفالام لەبەرەوەی خوشکبراکانم دایکم نەوی لەگەڵ نەنکمان لە نوگرە سەلمان هاتینەوە هەتا ئیسێش خۆم بەخیانەکەم ملیۆنی کێک و گوارەکەم فرۆشدامە مەکینەیە خەیاتی خان و هەیوانێکم کرد ئیتر لەوە لاوە خەیاتی دەور حەوشم گرد و ئەوە کانترم کردا وەل کچەکەمە داژ و کچەکەم ناوە مەکتەب کچەکەم کردەمە دەڕیسا بینە بە باوک و بین و بە دایکش ژیانی خۆیان کردە قوربان مناڵەکانیان بە جوانی بە سەربەرزی و خاوەن کرد دەستخۆشییان لێ ئەەکەم بەڵام دایکەکان پیرەژنەکان وەکو بۆتان وتم هەر بەس ئێشی مناڵەکانیان بوو بەڵام ژنە گەنجەکان هەتیوبار لە سێ لاوە ئێشی بی یەک ئێشی ئەوەی بی پیاوەکەی ڕۆیی خۆی جوانی باوەڕکە لە سێوەری خۆی سڵێ کرد دوو ئەبێ دایکایەتی ئەو مناڵیانێ بکردایە سێ ئەبواە وەکو باوکشنانی بۆیان پێیا بکردای واللهی یەکێ بڕایە بۆ مەرەزەچنین بۆ کوڵەجۆ بۆ زەنگاوات ئەکەوتمە شوێنی هیچ میش ناتوانی بەڵام ئەمتوانی بای 2 دینار بای 2 دینار ئیشکەم 2 دینارەکە بێرمە خوشکبراکانمی پێ بژێنم لەبەرەوەی دادام و بابام باوکم نەیەتوانێت ئیشکە هارو بوو ئەموو خوا میمی فلان کەس ئەو ئامۆزای دادامە میم سەوڵە لێ خۆتا بموە بەس بموە با 2 دینار بێرمەوە ئیسەژە باسییانەکەم حتا ئەو ڕۆژەیە بمڕم بادەمە بڵان قەت لە بێرم ناچن قەت لە یادم ناچن ئەو برای جوانمە ئەو خوشک پەلک نەشوەریاغمە من ئەو دوو خوشکەم وا لەوێ مرد لە برسیا مردن ڕاستی لە برسیا یەکێکیان تقریبەن 10 شەو 15 شەو بەلەوە بێنەوەی مە حەوت مانگ و یەک ڕۆژ لە نوگرە سەلمانیمان لەیرە بیمە تقریب 50 ماڵەویمان ئەم 50 ماڵی سە چی ما گشتی ڕۆحیا شتی نەماوە ئەمە گشتی ئەنفالە کچێک و کوڕێکی دەرچووە خاوەن ئەم حەوشە پارەکە خۆشی ئەمڕخوای کرد خەو ببینم یعنی سە لە سمودم هەم لەی تووکنایی بینم هەتا شەوێکیان لە خەومە ئەو خوشکەمە خاوەری ناوە ها لە کەڵۆزیەکە هەرچەند بانگی یەکەم قەت ناگەیم پێ هەرچەند ئەکەم بڕۆم بۆ لای قەت ناگەیم پێ ئەوە نەدوورە یەشم باشە من بۆ قەت نایبینم بۆ نا هەر دیارە یعنی وەکو چۆن ببینی ئەوە تا بەس ناگەیم پێ خزمێترمانەیە ڕێژاوی ناوە ئەوە 4-5 کوڕ و مناڵی دەرچوو ئەوش هە لە دبساتەوە بەخوا چای نەخوارد وتی چای ناخۆم مادام وایە مناڵەکانم چایان نەخواردە ئیسەش خەڵک ئەناسم کەلوپەل هەڵەگرێ تەباخ نەفت دای ناوە ئێژێ هەر عانێ مناڵەکانم هاتۆ ئەڕۆن لە ئاوایی دانشن بام تەباخە نەفتیانە بۆڵگرن کەلوپەلەکان هەڵەگرێژێ ئەگەر مناڵەکانم هاتۆ ئەوە بۆ فلان مناڵم ئەوە بۆ فلان مناڵم ئەوە بۆ فلان مناڵم ئەوە بۆ فلان کچم و ئەوە بۆ بووکەکەمەوە هەتای ساتە فکرەی هالەورانە بە هێواشی گوندەکان ئاوەدان دەبنەوە ئەو ڕێگایانەی بەتەنیا پیر بوون هاتوچۆیان تێدەکەوێتەوە منداڵەکان ئەو یاریانە دەست پێ دەکەنەوە کە نزیکەی سێدەیە لەو بەر شۆفڵ و قافلە سەربازیەکان تێکیاندا ژیان دەیەوێت لە کەلاوەکانەوە خۆی پیشان بداتەوە بەڵام ئەوەی هەمیشە بە دژواری دەمێنێتەوە ئاوەدان بوونەوەی دڵەکانیانە دڵەکە ئێمە ڕۆیە بەڵام ئێژین با کەسەکانی ترمان ئەمانەمان ئەم وەچانەمان ئیسفادەی بێت بۆ ئەمان بەڕاستی ڕەنگە بیانشگری لە ئاڵتوون هە لە لایەنە ئەوە نەبێت هەر مێشکیان باس ئەو فکر لەوە ئەکاتەوە فکر لەوە ئەکاتۆژی ئاوە منە سەرهات ئاوەمانە بەسەرهات تەمەنا ئەەکەم هیچ کەسی وەکو ئێمەی لێنەیە هیچ کەسی ئەنفال نەکرێت باوەڕ بکەن شەنگار ئەنفال کریا من خۆمم کەوتۆ بیر خوشک و براکان و خاڵ و خاڵۆزاکانم کەفتە بیر من ڕۆژێک بوو کچی ئازۆ بیم زۆر جوانم تەمەنم 24 ساڵ بی کریایمە پەنکا تعزی بەدریام وەکو پیاو چۆن تعزیبی پیاوە درێت تعزی بەدریام من گەیمەتە ئەو قەناعەتێژم خۆزم بەو ڕۆژەی ناو سجنەکە و عارەبەکان سەدام حوسێن معاونەجیبی کفری تعزیب مێدا ئێمە ڕزگاربوونەکەمان بەس ئەوەیەوە سەربەرسی ئەژێن لەخوا بەزیاوێ وە حڕ ئەژێن خۆمان لەخوا بەزەیە خۆمان جوانەوەینە ڕێوە برا خوشکەکانمان گیانە ئەنجام لەخوا بەزەیە برامانەیە دکتۆرە برامانەیە مامۆسایە برامان هەیە خوشکمانەیە شەهادەی بەرزی هەیە ئێمە سەربەرزی خزمەت وڵاتەکەمانەکات ئەینا ئێمە ئەوەمان هەیە بەڵام ناخمان پڕە لە قار و خەفەت ناخمان سوتیاوە ئەو جاش و مستەشارێ لە
وای ئێمەیان ئەنفال کرد ئیسێشە ئەوانوە پەترۆڵەوە مۆنیکاوەوە سیارەی نازانم ئاخر مۆدیێلۆ تۆزەکە نەبان کە سوکارەکانێمە ئەبێ کەسەکان ئێمە براکان ئێمە خوشکەکان ئێمە مەکتب تەواوکەن تەخەڕوجکەن بڕۆین تەکلیف لە ئەوان بکەین لە دایرەکانەدا بمەزرین زۆر بەداخەوە بۆ حکومەت ئێمە. ئەو سوپایەی خانووەکانی کردە کەلاوە بۆ خۆشی بە بەرچاوی کەلاوەکانەوە ڕووخا. ئیتر چیرۆکی سوپاکان ئاوایە هەموو شتێک بەدەستدێنن بەڵام هیچ سوپایەکی دنیا ناتوانێ خەون بڕووخێنێ.